فرمو براكم. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دكتور جامل أحمد، والله من زاكون تواو كردوا لوزارتي بهالوردي عراق دام مثلا كردستان تواو كردوا باشا. اتي برسالم لا حني ما مصار كردوا ما صار مزاني كان شمال ما صار بدكم ولك ملاو توانا جلسة بمرج شويني كسي تزنقري ولا في شري خوش داو بنيان يعني ما صار ايه بله يعني ما بس تشيا بوشي يعني شيء كذا بمزري بپاره دام امزين بپاره پرسیارم لما وصل محمد ملافاق شهر زوري كروتي او بهي شويه دروسنيه وتي قماني كاي والله ملا رمضان وتي من زمان من دروس نازم دروس يعني وتي تي وتي دروسنيه نازم بس ملا رمضان وتي دروس يعني كومالو دروس كنت دروس بالله براجن برابر زكم پرسیارەکەت حاڵی بووم يعني ئایا دروستە ئینسان بە پارە تەعین بێت پارە بدا ڕشوە بدا بەرتیل بدا بۆی تەعین بێ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لعنەتی کردووە لعن الله الراشي والمرتشي دەفەرمێ خوای گەورە لعنەتی لەو کەسە کردووە کە بەرتیلەکە دەدا لەوەش کە بەرتیلەکە وەردەگرێت باشە مەرجێ هەندێک لە مامۆستایان دەڵێن چی دەڵێن باشە خۆ تۆ حەقی کەس ناخۆیت مثلا تۆ ئەگەر تەعینت کەن وظیفەیە کە پێت دەدەن ناڵێن وەڵا کاکە ئەگەر پارە مام دەیتێ فڵانە کەس فەسڵ دەکەین و تۆ لە شوێنی دادنێن بەو بیانوە دەڵێن کەواتە دروستە ئینسان بە پارە تەعین بێت ئەمە ڕیشوە نییە بەڵام سەلامەتتر بۆ دینەکەت براکەم ئەوەیە کە پارە نەدەیت بۆچی چونکە بۆ نمونە مەسئولێکی گەندەڵە وەزیرێکی گەندەڵ کە هەبێت خۆی و تاقمێک عیسابەی لە بەردەستە یاڵڵا چێ پارەیدا تەعینی کەن پارە نەبوو تەعینی مەکەن ئێ باشە براکەم ئەوە تۆ پارەت هەیە بە پارە تەعین دەبی ئەی کوڕی فەقیرەکە چی بکات ئەو ژۆک و تۆ کولیە خوێند و لەوانەیە دەرەجەی لە تۆش بەرزتر بێت و ئێستا ئەو تەعین نابێت کەچی تۆ تەعین دەبی بۆ چکە تۆ پارەت هەیە بەڵام کە تۆ پارەیان نەدەیتێ و من نەیان دەمێ ئەوی تریش نەیانداتێ ئێ ناچارن خەڵکە دەبێت تەعین کەن وەزیفەکان بە شاغیری دەمێنە ئەو کاتە خەڵک تەعین دەکەن بەبێ ئەو پارە دانش بۆیە ڕاستە کەس فەسڵ ناکەن کە تۆ دابنێن بەڵام تۆ ڕێگایەک دەچێشیت بۆ دوای خۆت کە زەربە و زەرەر لە ئەو کەسانە دەدەی کە پارەیان نییە و ئەو مەسئولە گەندەڵانش فێری ئەوە دەکەن کە چی بن کە پارە وەربگرن ولا تعاونوا على الإثم والعدوان خوای گەورە دەفەرمێ هاوکاری یەکتر مەکەن لەسەر گوناه و تاوان و ستەم ئەوە هاوکاری تۆ یارمەتی ئەو مەسئولە گەندەڵان دەدەی کە بەردەوام من لە گەندەڵی کارێکی خراپە براکەم